الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب. أو دو دستي أبو لهب خدي أبو لهب بهلاكتي وبهلاكشتو ما أغنى عنه ماله وما كسب. واتا نمالكي نا أولادكاني هیچ بەهانای نایەن کەوا لەو عەزابەی ڕەب العالەمین لە بۆی ئامادەکردیە نەجاتی بدا. کەواتە ماڵەکەی ئەوە دیارە وما کەسەب زۆربەی زانایان فەرموواتە منداڵەکان لەبەرەوەی الولد من کەسب الوالد بەو شێوەیە لێک درێتەوە ماڵەکەی و منداڵەکانی. هەندێک دەڵێن ما ئەغنا عنه ماله وما کەسەب ماڵەکەی ئەوەی کەوا لە بابی لۆی بەجێما بوو وما کەسەب ئەوەی کەوا بەخۆی لە کەسابەت بەدەستی هینا. ئیتر هیچێک لەوانە بەکەلچینایان ماکەش نافیەیە ما ئەغنا عنه بەکەلچینایان یان هەندێک لە زانایان دەفەرمون لەوانەیە ئیستفهامیش بی واتە لە بۆ تەوبیخ و ئینکار چی بەکەلچی دێ ماڵەکەی منداڵەکەی نەخێر بەکەلچینایەن. سەیەصڵا نارا ذات لەهەب بەڵێ ئەبوو لەهەب سەیەصڵا نارا واتە دەچیتە ناو ئاگرێکی بڵێسەدار لە ڕۆژە قیامەتدا. لە دنیا بەهیلاک چوو و لە قیامەتیشدا دەستە ناو ئاگرێکی بڵێسەدار ذاتە لەهەب. ئیتر ئەوەش عەجیبە سبحان الله قەدەرەن ناویشی باڵێن کە پێی دەگوترە ئەبوو لەهەب سەیەصڵا نارا ذات لەهەب. یعنی زۆر جاران ناویش قەدەری خوایە قەدەری خوای گەورەیە سبحانه وتعالى لەگەڵ ناوڕۆکی ئەو کەسە و لەگەڵ مەسیری ئەو کەسەی زۆر جاران دەگونجێ. لێ وا سونەتە کەوا پێیان ساسن فێرکردن ناوی خۆش لە منداڵەکان مەبنین تاوەکو با بڵێن مژدەبی لە بۆ خۆشحاڵی ئەو کەسە و هەروها عاقبەتی چاچی ئەو کەسە. ئیتر وا ئەبوو لەهەبە سەیەصڵا نارا ذات لەهەب بەخۆی پێگوترا ئەبوو لەهەب لەوەیە وەکو دەگوترێ کەوا دموچاویشی وەکو بڵێ سۆر و سپی بوو کە ئەنەما وەکو ئاگرێک دەدرەوشاوە سەیەصڵا نارا ذات لەهەب دەستە ناو ئاگرێکی بڵێسەدار دەستە ناو ئاگرێکی بڵێسەدار. و وەکو گوتیشمان ئەوەش بەڵگەیە لەسەرەوەی ئەبوو لەهەب ئیمانی نەهینا و نەشیهینا هەتا مرد کە بەڵگەیە لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بەشەرێک نەیدەزانی چەندین کەسی وەکو ئەبوو لەهەب کافریش بوون محاربەشیان دەکرد بەڵام ئیمانیان هینا. بەڵام ئەبوو لەهەب ئیمان نەهینا لۆی خوای گەورە هێشتا نەمردێ دەفەرم دەستە ناو ئاگر چونکە خوای گەورە دەزانی ئیمان ناینی. بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەو قورئان لایەن الله تعالی نەوەک لەکن پێغەمبەر صلی الله علیه و سلم وامرأته حمالة الحطب خێزانەکەشی حمالة الحطب ئەوەی کەوا داری لەسەر پشت خۆی هەڵدەگرت لە بۆ دژایەتیکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا خێزانەکەی ناوی ئوم جەمیل بوو ناویکەی با بڵێن بە ئوم جەمیل دەناسرا ناویشی ئوڕوای کچی حەرب بوو خوشتی ئەبوو سوفیانی بوو. ئیتر ئەویش بە هەمان شێوە یارمەتیدەری ئەبوو لەهەب بوو لە دژایەتیکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوەی خوای گەورە دەفەرمێ خێزانەکەشی وەکووی ما ئەغنا عنه ماله وما کەسەب ئەویش بە هیلاک دەچی و ئەویش دەستە ناو ئاگرێکی بڵێسەدار دەستە ناو ئاگرێکی بڵێسەدار. هەندێک دەڵێن حمالة الحطب ئاماژەیە لە بۆی کەوا سیفەتیش تێدا بوو سیفەتی نەمامی تێدا بوواتە قسەی نەقل دەکرد لە نێوان خەڵکی وەکو برێ بینی خەڵکی تێک دەدا وەکو بڵێیکەوە ئاگری لە نێوان خەڵکی دەکردەوە. ئیتر ئافرەتێکی حاقد بوو داری لەسەر پشتی خۆی بۆ هەموو کبریە ئەو تەکەبڕەی خۆی داری لەسەر پشتی هەڵدەگرێت ئەو دارانەیەکەوە کە دڕچیان پێوێ لەسەر ڕێگای پێغەمبەری دادەنا صلی الله عليه وسلم. خوای گەورەش بۆ شێوە وەسفی دەکاتن. ئیتر لە ئیکلیلدا دەفەرمی ئیمامی سیوطی دەفەرمی تەماشاکە ئیماطة الأذى عن الطريق لادانی ئەزیەتێک لەسەر ڕێگای خەڵکی یەکە لە شوعبەکانی ئیمان و بەعەکسەکەشی دانانی با بڵێن شتێکەوە ئازاری خەڵکیدا لەسەر ڕێگا یەکە لە صیفەتی کافران ئاگادار بین. وامرأته حمالة الحطب ئینجا زانان دەفەرم لەوانەشە ئەوە ئاماژە بە مەسیرەکەشی بەوەی کەوا وەکو خوای گەورە دەفەرمی في جيدها حبل من مسد. ئیتر لە ناو ئاگریش کە گەڵ ئەبوو لەهەب هەروەکو لە دنیادا یارمەتی دەدا لە دژایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو جەهەنەمیش داری لەسەر پشتدا دەنێ و دێتن ئاگرەکەی ئەبوو لەهەب خۆشتر دەکا و پێکەوە دەسووتێن. ئیتر وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد في جيدها واتە لە ملی دایە
لە ملیدایە گوریسێکی چنراو بە پوشی خورما، گوریسێکی چنراو لە پوشی خورما لە ملیدایە کە ئەوەش عەزابەکەی زیاتر دەکاتن، لەبەرەوەی دەڵێن قیلادە و ملوانکەیەکی زۆر گرانبەهای هەبوو لە پێناو دژایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فرۆشتە بووی و ئەو پارەی سەرف دەکرد لە دژایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو پارەی سەرف دەکرد لە دژایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیتر چونکە یارمەتی دەری بوو لە دنیا لە دژایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە قیامەتیش مەسیری لە ناو جەهەنەم لەگەڵ پیاوەکەیتی، لەبەرەوەی الجەزاء من جنس العمل. لە مەجموعی فتاوادا دەفەرمین تەماشاکە لە قورئانی پیرۆز کەم وایە ناوی کافرەکانی هێنایە، یەک لەوانەی کەوا بە تایبەتی ناویان هاتیە ئەبوو لەهەب و خێزانەکەیتی. ئەبوو لەهەب مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم، خێزانەکەشی خۆشتی ئەبوو سوفیانە، مالعلم لەگەڵ ئەوەش کاتێکەوە دژایەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم هیچ حورمەتێکیان نامینێ، بەڵکو ئەو کەسانێکەوە خوای گەورە شەڕەفی پێبەخشینە کە نزیکن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، کاتێک کە دژایەتی دەکەن تاوانی ئەوان گەورەترە. هەروەکو لە بۆ نمونەش نەک هەر کەسانیش کافر، ئەوانەی کەوا لە نزیکی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، خوای گەورە دەفەرمێ یا نساء النبی من يأتي منكن بفاحشة مبينة يضاعف لها العذاب ضعفين. هەر یەک لەنگۆ فاحشەیەکی ئاشکرا ئەنجام بدا دوو قاتی خەڵکی دیکە عەزاب دەدرێ. کەواتە لەگەڵ ئەوەشکەوە مەکانەتیان بەرزە، کەسێک کە مەکانەتی بەرز بوو خوای گەورەش گەورە با بڵێن شەڕەفێکی پێبەخشی، لە مقابلدا کاتێکەوە شتێکی خراپ ئەنجام دەدا سزاوی گەورەترە. ترخوا پەناماندا ئەوەش سوورەتی ئەلمەسەد بوو، لە خوای گەورە دەپاڕینەوە کەوە لە دینەکەی خۆی و لە کتابەکەی خۆی شارەزامان بکاتن، بەو شێوەیە بیخوێنەوە کە پند و ئامۆژگاری لێوەربگرین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين.